ئێرە سنووری نێوان دوو وڵات نییە و بەرەکانی جەنگیش نییە، سنتەری ناو بازاڕی هەڵەبجەیە بۆ ڕێگری لە بەقاڵ و کاسبکار و دەزگەر و عەرەبانەکان جادەلاوەکیەکانیان بەو شێوەیە داخستووە. بربەستە کۆنکرێتەکانی نێو بازار هەرزوو بوویە جێگەی نیگەرانی هەڵەبجەیەکان و دەڵێن پاش 35 ساڵ لە کیمیایی وەفای بەرپرسانی شارەکە و دیمەنە ناشرین و ناشارستانیەیە کە خەڵک ببینینی شەرمەزار دەبێت. ئەم دیمەنانەی دوای ئێمەوە بینین کە ئەمانە لە بەرەکانی جەنگیان لە سەردەمی کۆرۆنا ئەم دیمەنانەمان بینیوە بەداخەوە بوو هەڵەبجەی سەر بازاری تایبەتی بووە شەقامی تایبەتی بۆ بکرا لە یادی 16 سیا هەڵەبجە مژدەی تری پێ بدرایە بەڵام بەداخەوە کە ئێستا بینین دێنە ناو بازاری هەڵەبجە من وەکو خۆم سەردەمی کۆرۆنان بیرکەوتەوە کە شەقامەکان قەت ئەکرا. بەداخەوە شەرمەکەم کاڵێم پارێزگای هەڵەبجە هیچ سیمایەک نبینم بەم شارەوە کە سیمای بە پارێزگابوونی تیاابێ ئیلا سوودمەندبوونی کۆمەڵێک بوودەڵە و نەزان و دواکەوتو بە پلە تایبەتەکان لەم شارە وەکو مشەخۆر وەکو گەنە سەریان کردووەتە هەڵەبجە بە ڕۆژ لە هەڵەبجە ئەخۆن و بە شەو ئەو داهاتەکە دەستیانەکەوێت لە هەڵەبجە لە سلێمانی و لە هەولێر و لە شارەکانی کە ئەیخۆن و لەوێ ساقیەکەنەوە. قایب خام و شارەوانی هەڵەبجەکەین بە بۆنەی 16 سێەوە کە هەدیەکیان پێشکەش بە هەڵەبجە کرد کە هەردی بناغیان لە شارەکە داناوە گەورەترین پرۆژێ ئەو بەردانە کە دانراوی ساتێ ئەو سا لە شەڕی هینادانە داعشادانرا بەڵام ئیساتە لێرەدایان ناوە لەبەرەوەی کاسبکارەوە ئەی بینی هەمووی چینی فەقیر و چینی هەژار. چەندین ساڵە بەرپرسان و بەڕێوبەرانی هەڵەبجە نەیانتوانیوە شوێنێک بۆ دەستگەڕ و میوەفرۆشەکان دابین بکەن. بەدانانی ئەو بربەستە کۆنکرێتیاناش دەیانەوێت نێو بازاری هەڵەبجە ڕێک بخەنەوە بەڵام بە پێچەوانەوە بووەتە جێگەی نیگەرانی. بڵێم بڕێکی خەتای خۆمانە یعنی بەڕاستی ئێواران هاتیتە بازار مەجال و نەبوو بڕۆین ئەوە سیارەقەت دەرنەئەچوو هەقە یعنی شارەوانی تەنزیمێکی و مۆزوعە بکاتی تر نە ئەمان مەغدور بن نە خەڵکیش عەزێتی بێت. وەڵا ئەمە شتێکی جوان نەبوو یەکەم جار ئێمە نەمازە ئێمە دانێن با کریا شتریان دانایات ئەیانتوانی شتێتر بکە نوخشەخان دوو پۆلیس دانێم هەچکێ ڕێی وەسێکی بۆکەم لە جاتی ئەو ڕۆشتن شکازانی بۆ ئێمە بەس ژیانمان لەسەر ئەو عەرەبانەیە باشە ئەوە قانونە فەرموو لەم سەر بۆ ئەو سەر سەیارە وەساوە لەم سەر بۆ سەر سەیارە وەساوە عەرەبانەکان نمونیان ناشیرینە ئێمە هەڕاجیەکەین لەم بازاڕە ئەگەر ئێمە نەبین سوێن بەخوا دوکانەکانیان خۆن. تا ئێستا هەڵەبجە بازارێکی گەورە و نوێی نییە زیاتر لە 100 خێزان لە ڕێگەی عەرەبانەکانیانەوە بژێوی ژیانیان دابین دەکەن. حتا ئەمانە خاوەنیە وڵاتە بن ئاوە ئاوڕ لەم شارە بنەوەیکی بێتێکمان پێیان نییە بگرم شارە ناشرینترەکەن باشتری ناکەن ئاوە شارە ئەوەش یانی و خەڵکەیە کاورا عەرەبانێکی پیالێ شتە فرۆشی نەیاڵە کەسابەتەکەی بکە. بەرپرسانی هەڵەبجە هیچ لێدوانێکیان دەربارەی دانانی بربەستە کۆنکرێتەکانی نێو بازار نییە. هەرزووش لە تۆڕە کۆمەڵایەتەکان کاردانەوەی بربڵاوی لێکەوتەوە و هەر کەسە و بە شێوەیەک توانج و پلار لە کارەکە دەدات. هاوڵاتیان بەدایەنانێکی نوێ و ناوازە و بەشێکیشیان بە پرۆژەی استراتیجی بۆ کەمکردنەوەی قەرەباڵخی و ڕێخستنەوەی ناو بازار ناوی دەبن. هاوڵاتیەکیش نووسی بووی ئافرین بۆ دیارە گەورە و گرانەی پێش یادی کیمیایی باران پێشکەشی هەڵەبجەتان کرد. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.